کەس دەژیر دەکرێن بە تۆمەتی دزینی زیاتر لە 8 ملیۆن دینار لە ماڵێ. ڕۆژە سێکمان پێ بڵین چوینە ماڵێ پورم پارەکەمان دزی و هاتینەوە لێرە. ئاگەم لێ بە زۆر نەگوتم لە ماڵی ئێمەنە دواتر بچی بەس ئاگدارمان کە هەر دەقەیەکی کە ڕۆیشتنەوە ماڵە خۆیان تەلەفۆنمان بۆ بکە و هەرەوەندە. شۆفێرێکی تەکسی دەستدرێژی تەکسی دەکاتە سەر دوو ئافرەت لە دوو کاتی جیاواز. زۆر پەشیمان لەو شتێ هەویجا ئاگام لە خۆ نەبوو ئاگام لە خۆ باید دەستکاری نەدەکرد هەرەو دەمی ناخوارد. گەنجێک بە ئۆتۆمبیلەکەی لە مۆتۆر سوارێک دەدات و دەیکوژێت. مانتۆڕێک دەڕۆی دلیڤەری بوو بێ لایت بێ هەموو شتێک بوو کاو سوکان لە دەستی وەری کرد ئەمنیجا سورعاتی 6-7 لەو بینەی دەڕۆیشتم بە سەری کەتم. ئەم بابەتانە لە پرۆگرامێکی تازەی تاوان و سزا لە کوردستان بشتا. سلااو و ڕێزی ستافی پرۆگرامی تاوان و سزاتان پێڕا دەگەینم. من بژار دیلانم. تیمی پرۆگرامی ئەم جارەشمان پێک هاتووە لە دادوەر بەڕێز نادر هەرکی. هەروەها دکتۆر محەممەد سەباح سعید پسپۆر لە یاسای سزاکان. دەچینە سەر کەیسی یەکەم ئەویش سێ کەسن دزی لە ماڵێک دەکەن. با بزانین سەیری ئەو ڤیدیۆ بکەین بێکەوە ئینجا گفتوگۆی لەسەر دەکەین. من هەر شتێک ڕپورەکەم کار کاسبیمان هەیە پارەمان پێ نەبوو هەر شتێکمان پێ ئیشمان نەماوە لە ماوەی هەر شتێکمان پێ گوتمان پارەمان نییە چ بکەین هەرێکە قسێشی کردو دوای هەر شتێکمان فریۆمان بۆ هاتوو بچین تاوانە شەغەڵەت بە تۆمەت دزی بچین دزی بکەین لە ماڵە پورێکمان. ئەو ڕۆژە سێکمان پێکەوە بووین چوینە ماڵێ پورم پارەکەمان دزی و هاتینەوە لێرە. ئەو شەوە ئێمە هەر سێکمان پێکەوە بووین یەکمان گوتیان لە ماڵە دەمێنینەوە ئەوکێکە گوتمان ئەمە دووانمان دەڕۆین تۆ لە ماڵە بە بۆی خەبەر شتەکەمان دێ بزانی کەنجی بێنەوە کەنجی نێنەوە تی باشەوە بڕۆن مش خەبەرتا دەمێ کەنجینەوەن هاتنەوە یەکسەر ئێوە وەرنەوە چوینە ژوورەوە بۆفیەکەمان کردەوە دەرکەمان کردەوە ئی بۆفی پارەی تدا نەبوو چەک و سیلا و شتوای تێدا و زێر تێدا بوو ئەشتانەمان نێنە بەس پارە دوای کوتمان لەگانە بێ نەهێنین دوای گەڕای نەزان تا هێشی ڕەش بوو هەندێک پارە هەبوو هێنامان و هاتینەوە. لەگەڵ دوو کوڕەپورم کاسبین یعنی ئیشمان جیاوازە هەنێکیش ئیشی کاسبیەکەین و ئیتر ئەو بە ئیشی خۆم نیش بە ئیشی خۆم ئیتر پلانیەوەیاندانەکە لەگەڵ ماڵی دزی لە ماڵی پورمان بکەین. ئەو بوو کە منیش زۆر ڕغبەتم لەسەری نەبوو 2000 هاتنە لام پێیان گوتومە کە منیش نەمویستە ئەو شە بکەن تاوە بۆ ڕۆژێکیان هاتە لام وتیان دەچینەوە کاری دەکەین دە پێشتر ئەوانش دیانزانین کە ماڵی پورم لە ماڵی منن منیش گوتم بڕۆن بەس بستن تاکیدم دەژیرێن بڕی پارەکەش ئەوەی کە بردویانە ئاگام لێ نەبووە 8 ملیۆن و 8 وەرەقەیە بەس کە هاتنەوە لای من وتیانە 3 ملیۆنمان بردو ملیۆنێکیان داواتە من تاوە هەرەوە ناز ئەوان کە تەلەفۆنیان بۆم کەوتیان دەچین نەوە بوو ئاگام لێ بە زۆر نەگوتم لە ماڵی ئێمەنە دواتر بچی بەس ئاگدارمان کە هەر دەقەیەکی کە ڕۆیشتنەوە ماڵە خۆیان تەلەفۆنمان بۆ بکە و هەرەوەندە. ئەوان لەگەڵ من گوتیان چتەکەم برادەرەشی ئەمنیش چوم لەگەریان وەڵا گەشتە کەمارێ ئەوی گوتی وەڵاسی نەدزی گوتم وەڵام دەڕۆم گوتیان وەڵام وەڕۆ بەس تاقیبەکەمانەوە لامیش تاقیبەکەم کرد نەمزانی بەشمان وەڵا هاتنە دەرێ بە تەلەفۆن ئاگامان لێ گواتە دەرێ و پارەکە نەعبینی خۆیان باش کردو ئەو گوتیام لێسمە دەرێ گوتیام لێسمە دەرێ 3 ملیۆن و شتە چاند وەرگان لێسمە دەرێ ئەمە هیچ بۆ نەبێ بەس گوت دەدەمێ
داناگۆ دەدەمێ باز گوتم وەرناگرم بۆی دەڕاوە جارە باز زۆی بینێت ئاسپێنی ئەمش قسەم نەگرت دوایە گیرە لە مەرکەسیش گاسمیان کرد هات نەدومە منیان برد ئەم شتێکیان پێ گوتم ئەم شتێکم باس کرد هەموو شتێکم باس کرد و اعتراف کرد و بریبیان ناوەی محکەمەی کاگاگیر بەخێر بێت چۆن زانیتان ئەوانە دزیەکان ئەنجام داوە بەڵێ دوای ئەوەی کە ئاگدار کرێنەوە لە یەک لە ماڵەکانکەوە دزی لێکراوە دواتر ئێمە پۆلیسی نیشتنی تاوان لە سنووری بنکەی پۆلیسی بنەسلاوە هەڵسان بە دوواداچوونێکی چڕ لەو شوێنە دەرکەوت کە خۆشببختان ئێستا بکە زۆربەی زۆری ماڵەکان کە شوێنی تایبەتە کامیلەی چاودێریان داناوە لێک لە کامیلە چاودێریەکانی ماڵێک دەرکەوت کە 4 کەس بەو شەقامەدا دەڕۆن لە ئانوساتی ماڵبەجێڵانی خاوەنی ماڵەکە چووکە خاوەنی ئەو ماڵە دیارە سەردانی دەکاتن دوای سەرداریەکە تا کاتژمێر 12 شەو ناگەڕێتەوە دوای سەردانیەکە دەبینێتن دێتەوە ماڵەوە دزی لێکراوە ئەو کات پەیوەندی بە ئێمە دەکا لەو نێوەندەدا 4 کەس دێت لەو 4 کەسە ئەو کەسانە دەناسێتەوە دیارە خاوەن ماڵەکە دواتر ئێمە توانیمان سەرەداوی زانیاریەکان وەربگرین و هەروەها یەک بەیەک کەسەکان دەستنیشانکەین و دەستگیریان بکەین بەڵام کەسێکیان دیار بوو ناسیاوی کە کەسی نزیکی یەکەمی خاوەن ماڵەکە بوون کە کوڕی خوشتی ئافرەت برین خێزانی خاوەن ماڵەکە بووە هەو زانیاری بە پەیوەندیکردن زانیاری بۆوان داوەکە چەندە ماڵیان دەبینێتەوە تا چەند دەبینێتەوە و جگە لەوەش 3 کەسی تر کە کەسێکیان تایبەت کردووە بە چاودێریکردنی شەقامەکە واتە لە کۆی ئەو بابەتانە بۆمان دەکەوێت کەەوە تاوانەکە تاوانێکی پلاندانراو بووە داڕێژراو بووە و هەروەها ئەو کەسانە خۆیان شەویش بووە و خۆشیان بۆ ئاماداکردبووە ناچەکیان بوو ئاسان بوو گرتنیان یان زەحمەت بوو وڵاهی خۆتان دەزان هەر کاتێک تۆ بتوانین سەرەداوی لێکۆڵینەوەکان بەدەستبێنی دواتر دەستگیرکردنی تاوانبارانج ئاسانە بێ هەروەکو چۆن لە کاتی نەخۆشیدا التەشخیص و نصف العیلاجە و هەروەها دەستنیشانکردنی تاوانباریش نیوەی تاواکردنی یەکلاییکردنەوەی کیسەکەوێت هەر بژین چیتر هێزیاریگەیت دەستخۆشتان دەکەێت بەڕێز دادوەرانوو دەگەین هەمووزارێ هەر بژین دەستەکانتان مەمنونی جەنابی دادوەر 3 کەسن بە شەو چوونەتە سەر ماڵێک و 8 ملیۆن دینار و 800 دۆلاریان دزیوە ئەمانە ئەو تاوانە سزایەکەی چۆن دەبێت بەێ هەر وەکو دیار بوو لە قسەکانی برای بەڕێزمان و لەو دیمانانەی کە تەمەشامان کرد ئەم تاوانە تاوانی دزیان بەڵێ چەند حاڵەتێکی تێدا وەکو تاوانەکە لە ماڵێک ئەنجام دراوە کە لە پەنجەرە چوونە ژوورەوە لە 3 کەس زیاترن و تاوانەکەش بە شەو بە کەواتە ئەمە بەندی 443 لە یاسای سزاکان ژمارە 111 ساڵی 1969 لەسەر جێبەجێ دەکرێت هەروەکو ڕوون و ئاشکراش بوو کە تۆمەت باران دانیان بە تاوانەکانیان هینایە کە هەڵساون بە ئەنجامدانی ئەم تاوانەکەواتە ئەعترافیان کردووە لە دەرئەنجامی ئەم ئەترافە کەشف دەلالە دەرخستەی بەلگیەیان بۆ ئەنجام دەدرێت لەلایەن یەکێ لە بەڕێزان لێکۆلەرەوە دادوەریەکان بە بڕیاری بەڕێز دادوەری لێکۆڵینەوە دواتر ئەگەر تەمەشا بکەین 3 کەسە یەک لەو 3 کەسانە مرد منداڵێکە بۆم دیار نەبوو کە تەمەنی چەندە ئەگەر بێت و تەمەنی لە 18 ساڵ 2004 لە 18 ساڵ کەمتر بێ ئەبێ پەراوی ئەو تۆمەتبارە جیا بکرێتەوە لە پەراوی تۆمەتبارانی سەروی 18 ساڵ چونکە وەرگرتنی ڕێکاری یاسایی و تەعاملکردن لەگە کەسی نێوجەوانان بە پێی یاسا و بە پێی تایبەتمەندی جیاوازە لەگە ئەو کەسانەی کە سەروی 18 ساڵن یاخود با بڵێن باڵغن کە پەراوی نێوجەوانەکە جیا دەکرێتەوە ڕەوانەی بنکەی پۆلیسی تایبەتمەند کە نێوجەوانانە دەکرێت بۆ ئەوەی ڕێکاری یاسایی لەگەڵ ئەو نێوجەوانە وەربگیرێت
چونکە وەرگرتنی ڕێکارەکان و کەسەکان هەموو جیاوازیان هەیە هەروەکو لە پێشتر باسم کرد ئەمە ڕەوانەی کە سزا درێن هەمویان یەک سزا وەردەگرن یان نەخێر سزای نەوجەوانان و یاسای نەوجەوانان ژمارە 76 ساڵی 83 بەپێی ئەو یاسایە ڕێکاری یاساییان لەگەر دەکرێت و سزا دەدرێت ئەوانی تر بەپێی یاسای سزاکانی عێراقی و بەپێی یاسای دادبینی دادگایکردنی سزای عێراقی ئیجراعاتەکانیان لێ وەردەگیرێت. بەڵام جەنابی دادەم دەمێ شتێک دەبن مەسا هەیە سەرپەرشتی ئەوەکەی کردووە دزیەکەی هەیە لە پێشدەرگا وەستاوە مەسا حرەساتی گرتووە مەسەڵەن یەکێک پلانی دانەوە ئەوانە هەمویان کە کۆیان دەکەن یەک سزا وەردەگرن بەیەکەوە هەمویان فەرق دەبێت هەمویان جگە لەو منداڵەکە ئەوەی لە 18 کەمترە بە منداڵەکەەوە هەر هەمویان یەک مادە یاساییان لەسەر تەطبیق دەکرێت بەڵام لە یاسای چاودێری نەوجەوانان ژمارە 76 ساڵی 1983 ئەمە سزای نێوجەوانان پێی دەلێن تەدبیر پێشی نالێن عقوبە ئەمە سزایەکانیان هەمیشە سوکتر و کەمترن لە سزای ئەو کەسانەی کە باڵغن تەمەنیان لە سەروی 18 ساڵە بۆیە جیاوازی دەبی لە نێوە بۆشە هەر لەبەر ئەم هۆیەشە تەڕاوەکەی زیاد دەکرێتەوە چونکە دەبێت تەعاملێکی تایبەتی لەگەڵ بکرێت ئەمە تەمەنی لە خوار 18 ساڵە وەکو ئەو کەسەنیە کە واعیە و باڵغە و تەمەنی یاسایی خۆی تەواو کردووە. مثلا ئەم جۆرە کەیسانە لای ئێوە لە دادگا بینیتە چەند ساڵیان وەرگرتووە وەکو سزن خۆی ئێمە ئەگەر بە گوێرەی کەسبی دەبی تەمەشای کەیسەکەی بکەی و اینجا دادوەرەکە بڕیار لەسەر ئەو بەڵگانە دەدا و قەنەعەتی بۆ دروست دەبی بەڵام ئەگەر تەمەشای ناوەڕۆکی یاسایەکە بکەین لەبارەی ئەوانەی کە سەروی 18 ساڵن دەرێ لە 10 ساڵ زیاتر نەبێ سزاکە زیندانی واتە سجن لە 10 ساڵ زیاتر نەبێ بەڵام بۆ نەوجەوانەکە ئەوە سزاکەی دێتە خۆرتر بەپێی ئەو یاسایی کە تایبەت بە نەوجەوانانە دادگایی دەکرێت دادگایەکەی ئەویش دەبتە دادگای نەوجەوانانی دادگای نەوجەوانان جیاوازە لەو دادگایی کە سەر و 18 ساڵیەکان ڕەوانە دەکرێن بۆ ئەو دادگا. دکتۆر ئەو ماڵی پووری یەکێکیان بووە ئایا لە سزادانەکە چ قانون تایبەت هەیە مەسەڵەن بڵێگە لە ماڵێکی خزمەتیان لە ماڵی خزم و کەسی خۆت دزێ بکەی سزاکەی ئاوایە بەڵام ئەگە بێگانە بێ سزاکەی ئاوایە ئەوە چ فەرق دەکات لە مەوزوع؟ نەخێر هیچ فەرقێک ناکاتن لە مەوزە بە نسبەتی تاوانی دزی یان بەڵام مەسەلە خۆی مەوزوعی خزمایەتی مەسەن لە تاوانی کوشتندا ڕەچاو کراوە ئەگەر بێت و بکوژەکە باوانی خۆی بکوژێت کە لە مادەی 406 لە باسی کردوێتەوە کە ئەڵێت إذا كان المقتول من أصول القاتل واتە ئەگەر هاتو کوژراوەکە باوانی بکوژەکە بوو لەوێ ڕەچاو کراوەتەوە و سزاکەی توند ئەکرێتەوە تاکو ئەگاتە ڕادەی لە سێدارەدا بەڵام مەسئلەی خزمایەتی بە نسبەتی تاوانی دزی ڕەچاو نەکراوە وەکو هۆکارێک لە هۆکارەکانی توندکردنی سزا. ئەی ئەگەر مەسەن بڵێ ماڵی پووری تەنازولیان کرد لەسەر لە کەیسەکە وتیانەوە کوڕی خوشکمە و تەنازول دەکەین و شتوێ ئەو کاتە حەقی عام مافی گشتی چۆن دەبێتن؟ بێگومان مۆزوعەکە لێرەدە تەنازولکردن بە هیچ ناعێکەوە کاریگەری نابێتن لەسەر داوا جەزاییەکە داوا جەزاییەکە داوا سزاییەکە بەردەوام دەبێت ئەوان تەنها وەکو کەسانێک تەنازولەکەن لە حەقی سزایی خۆیان لە حەقی سزایی خۆیان و ئەشکرێتن تەنازول لە حەقی مەدەنیشیان بکەن چونکە هەر تاوانێک کە ئەنجام ئەدرێت دوو جۆرە بەرپرسیارەتی لێ ئەکەوێتەوە بەرپرسیارەتێکی سزایی و بەرپرسیارەتێکی مەدەنی واتە ئەو کەسەی کە تاوان ئەنجامەدات پێش هەموو شتێکە ئەو کەسەی کە تاوان دژی ئەنجام دراواتە تاوان لێکراو بۆی هەیە لە سکاڵا پێشکەش بکاتن لە دادگا و داوای سزادانی تاوانبارەکە بکات و لە هەمان کاتشدا داوای قەرەبووکردنەوەش بکاتن لە هەمان ئەو تاوانبارە لەم حاڵەتەدا کە کاتێک کە دێتن مەسەن تەنازول ئەکات و ئەو کات معنای ئەوەیە ئەو تەنازولی کردووە لە حەقی جەزایی خۆی و وازی لێ هێناوەتەوە بەڵام ئەکرێت تەنازول لە حەقە مەدەنیەکەی خۆی نەکات بەڵام ئەو کات دەبێتن بچێتن سەردانی محکەمە مەدەنیەکان بکات بۆ داواکردنی قەرەبووەکەی بەڵام حەقی کۆمەڵگە ئەمێنێتن لێرەدا ئەم پرسیارە بەڕاستی زۆرم پێخۆش بکە جەنابەت کردن لێرەدا ئەمەوێتە ئەو خاڵە باسکەمەوە لەوانەیە ئێستا یەکێک لە بینەران ئەو قسەیە بکاتەوە بڵێتن باشە کۆمەڵگە چه عیلاقەی هەیە ئەوەنەیە بەم تاوانەوە دزیە لە کەسێکی کردوێتەوە ئەو کەسەش تەنازولی کردودا کۆمەڵگە چه عیلاقەی هەیە لێرەدا بەڕاستی یاسای سزاکان
کە کاتێکدا ئەڕێژرێت و ڕفتار بە یعنی ڕفتار بۆ هاکەزایی نابێتەوە. ئەکیت یاسای سزاکان کە کاتێکدا ئەڕێژرێت ئامانجەکەی پارازگاریکردن و پاراستنی بەرژەوەندەکان نێو کۆمەڵگایە. بەڵام چی جۆرە بەرژەوەندیەک یاسای سزاکان کە کاتێکدا ئەڕێژرێت ئامانجەکەی پارێزگاریکردنە لەو بەرژەوەندیانەی کە بەردی بناغی سەقامژیرنی ناو کۆمەڵگا واتە بەبێ پارێزگاریکردنی ئەو بەرژەوەندیانە تەسەووری سەقامژیرنی ناو کۆمەڵگایە ناکرێت و لە هەمان کاتدا پارێزگاریکردن لەو بەرژەوەندیانە هەستی تەناهی ئەبەخشێتە تاکەکانی ناو کۆمەڵگا. ئەگەر پارێزگایی لێ نەکرێتن ئەو تاچی ناو کۆمەڵگا هەست دەکاتەوە کە بەرژەوەندیەکانی ماڵ و مولکی ژیانی سەروەت و سامانی کەرامەتی پارێزراو نییە لە هەموو کاتێک لە حیاتی دایمە لە مەترسیدایە عەرز و ناموسی لە مەترسیدایە مولک و سامانی لە مەترسیدایە. تۆ بە زڕوری دەزانی ئەو مافی گشتی بێگومان ئەو مافی گشتێف لەم حاڵەتەدا ئێمە لەناو کۆمەڵگادا ئەژین کۆمەڵگا حەقی خۆیەتی کە پارێزگای لە کیانی خۆی کۆمەڵگەوانی دروست کردووە ئەکید لێرە دەڵان کۆمەلگاش بەس بسیاتی خۆی ئەکەوێتە ئەستۆی بەڵام لەم حاڵاتەش دابێتن يعني لەم حاڵاتەدا بێک و ڕەفیق بوون دانیشتن و لەو کۆمەڵگایە بێگومان ئێمە دایمەن باسی چیەکەینەوە ئێمە کە باسی سزا ئەکەین پێش هەموو شتێکەوە ئەبێتن پێشی جێبەجێکردنی سزا مەفروضە وهایە ئێمە تەدابیری وەقائیشمان هەبێت تەدابیری وەقائیشمان هەبێتن پارێزبەندیمان هەبێتن پێ یعنی ئەفۆن تەدابیرێکمان وەرگرتی بێتەوە هۆکارەکانی تاوانمان کەم کرد بێتن لەناو کۆمەڵگا شێ کۆمەڵگە هەر سێ لایەنەکە ئەگرێتەوە لایەنی سیاسیەکە و لایەنی کۆمەڵایەتیەکەش ئەگرێتەوە یعنی لایەنی حکومیەکە و کۆمەڵایەتیەکە و ئیجتیماعیەکە ئەگرێتن فاقتصادیەکەشی طبعا ئەگرێتن لەم حاڵەتەدا کە باسی کۆمەڵگا ئەکەین واتە ئەبێت نیش دەسەڵات لە کۆمەڵگایە ئەرکە لەسەر ئەستۆی کە هۆکارەکانی تاوان دەستنیشان بکات و دیراسەتی بکاتەوە ئەو دیراستکردنش بە ڕێگەی چێوە بێتەوە بە ڕێگەی پسپۆرانە بێتن بە پەنابردن بۆ پسپۆران و دامەزراندنی سنتەرەکانی توێژینەوە بۆ ئەوەی تۆبدا معالەجەی هۆکارەکانی تاوان بکەیتەوە ئەو کات محاولە بکەیتەوە ڕێژەی سزاکەم بکەیت دزیش کەمە بێتەوە ئۆتۆماتیک دەستەکان خۆش بێت دکتۆر جەنابی دادوەر من زۆر زار جۆم لێ دەبێت لە یاسای سزاکان دەڵێتن ئەو دزینە شروتەکانی تەواو کردەوە بۆ نمونە دەڵێ لە سێ کەسە باشە ئەگەر یەک کەسیش بە خۆهرامان دزیە کرد کابرا پلاین داناوە ئەو پارەیە بدزێ بۆ نمونە بۆ دایمەن دەڵێن ئەوە شروتەکانی تەواو کردەوە ینی لە دوو کەس زیاترە ئایا ئەو فەرق دەکات لە سزادان ئەگە یەک بیان سێ کەس بێ پێش ئەوەی وڵامی پرسیارەکەی جەناوت بدەمەوە تاقیبەک لەسەر پرسیاری جەناوە بێت کە لە کاک دکتۆرت کرد ئەوە ماڵی پلچیتی ئایا چ تەئسیر دەکاتە سەر دزیەکەی هات تەئسیر ناکەم خۆی لە قانونی عقوباتی عێراقی یاسای سزاکان لە یاسای بنەماکانی دادگاییکردنی سزایش قانون ئوسوڵ محاکەمات تەنیا دوو حاڵەتی دەستنیشان کردووە لە قانونی ئوسوڵی محاکەمات لە مادە سێ باز دەکات ئەو سەریقەیە کە ڕووی دەدا لە نێوان ژن و مێرد یاخود باب و کوڕ ئەسل و فەرە ئەوە تحریچیش ناکرێ ئیلا بە شەکوانە بێ لە خاوانەکەی یان لە وەکیلەکەی لە مادەی 463 یاسای سزاکانیش باز دەکات دەرێ ئەگەر هات و تەنازوڵ ڕوویدا لە بینی ژن و مێرد یاخود باب و کوڕ ئەمە هەردۆسیەکەدا دەخرێت بەس ئەو حاڵەتە ئیستثنائی هەیە بەس لە نێوان کەسێک و پلچی مامی ئەو کەسانەی تر هیچ کاریگەریەکی نابی تاوانی دزی سیفەی مافی گشتی پێوە دیارە ئیستثنائی زۆر کەمە هەر ئەو حاڵەتەیە کە باسم کردیا ئەگەر تەنازولیش بکرێت تەنازولەکە کاریگەری نابێت لەسەر بەڕێوەچوونی ئیجرa'اتەکان ئەگەر بێت و لە بستەقبال تۆزە کاریگەری هەبێ لەسەر سزاکەی تۆزەک یارمەتی بدرێ لەبەر ئەوەی سوڵح کرا ئەوە پرسیاری دووەمی جەنابەت کە باز دەکەی لە حاڵەتەکانی دزی ئایا ئەم حاڵەتانە بۆ چییە ئێبە کە باز لێ دزی شەوان دەکەین بینە لە نێوان ڕۆژ ئاوابوون و ڕۆژ هەڵات یان لە شوێنی محل مەسکون
یاخود با بڵێن تۆمەتبار بەهۆی شکانی دەرکە و پەنجەرە و بەکارهێنانی کلیلی مستەنەع بووە یاخود دەرکە کرایەوە ئەمە هەمووی وەسفی تاوانەکە دەگۆڕن مادەی یاساییمان بۆ دیار دەکە ئایا ئەم دزیە مادەی 443 لەسەر تەطبیق دەبی یان مادەی 444 لەسەر تەطبیق دەبی یان مادەی 446 لەسەر تەطبیق بێت ئەگەر بێت و یەک بڕە پارەی گەلک زۆر 1 میلیۆن 2 میلیۆن دلار بدزی لەسەر شەقامێک کە محل مەسکون نییە و شەو نییە و دسیەکی ئاساییە ئەمە مادەی 446 لۆ دادەنرێ لەبەر ئەوەی مادەکە عقوبەکەی لە مادەکانی دی خەفیفترە هەیە لەسەر ئەو یاسایانە ستێبینیت هەیە یاسایەکانی ئێمە بە شیوەیەکی گشتی ئەگەر بە ویژدانەوە باس بکەین یاسای زۆر باش و تۆگمەن لە زۆر لە خۆلەکانی دەرەوەی وڵات کە ئێمە بەشداریش بووینە مقارنەیان کردی لە نێوان ئەو یاسانەی کە ئێمە باز دەکەین و لە نێوان ئەو یاسانەی کە لە ئەوروپایان لە ئەمریکایان لە وڵاتانی تر جێبەجێ دەکرێن زۆر ئیشادە بە یاسایەکانی ئێمە دەکرێن بەڵام بە بۆچوونی من کێشەی ئێمە زیاتر لە یاسایەکان نییە زیاتر لە جێبەجێکردنی یاسایەکانە ئەگەر بێت و ئەو یاسانەی بەرکارن و لەبەردەستن هەمویان وەکو خۆیان بەداد پەروەرانە جێبەجێ بکرێن و بخرێنە بواری جێبەجێکردنەوە وا بزانم ئەو ئاریشانەی کە هەنە ئێستا هیچیان نامینێن لەگەڵ ئەوەش هەموو یاسایەک ئەگەر پێویستی بوو ئەگەر لە لایەک لە سوچێک کەم و کوڕیەک هەبوو پێویستی بە تعدیلەکە بخۆ ئەوە زۆر ئاساییە دەکرێت بەڵام من بۆ چوونی من وایە ئێستا یاسایەکان ڕێگر نین لە بەرجەستەکردنی دادپەروەری بەڵکو و جێبەجێکردنی یاسایەکە ڕێگرن لە بەرجەستەبوونی دادپەروەری زۆر سپاس جەنابی دادوەر پێشەوەی بچمە سەر کەیسی دووەم چیتان هەیە زیادی بکەن وڵە بەس لەسەر مەوزوعی ئەو هینە هۆکارەکانی تونندکردنی سزا ئێمە تاوان لەناو قانونی لەناو یاسای سزاکان ئەبینین دایمەن یاسادانەر کە کاتی سزا دیاری ئەکاتن بۆ ڕفتارێکی تاوانکاری دایمەن ئەبینین یە دوو جۆری سزای بۆ دیاری ئەکات یا یەک جۆر سزای بۆ دیاری کە بەڵام لایەنی حدی ئەقسایی سزاکە و حدی ئەدنای سزاکەی بۆ دیارەکاتەوە بۆ ئەوەی بە دەسەڵاتی دادوەری دەسەڵاتێکی تەقدیری بدات کە بتوانێتەوە سزایەکی گونجاو پڕ بە پیستی مەترسی تاوانبارەکە دیاری بکاتن. لە هەمان کاتشدا هەندێک جار هەیە ئەبینی یاسادانەر باس لە هەندێک بارودۆخەکات کە ئەلێتن ئەو بارودۆخانە ئەبنە هۆکاری تونندکردنی سزا. ئەو بارودۆخانەش طبعاً لە مادەکانی 441 و 42 43 تاوانەکانی دزی باس کراون چەندین حاڵەتی باس کردووە کە هەندێک لەو حاڵەتانە لە کەیسەکەماندا هاتوۆتەکایە و جەنابی دادوەرش ئاماژەی پێدا. یعنی لێرەدا مەوزوعی من ئەمەوێتە ئەو خاڵە باسکەمەوە بۆچی مەسەلا مەوزوعی شەو دزیکردن لە شەو بۆچی زیاتی بۆچی کراوەتە هۆکاری تونندکردنی سزا چونکە مەوزوعی شەو بەڕاستی ئەگە بێتە سەر حقەتەوە لێرەدا مەترسی تاوانەکە زیاترە بێت چکە عاتە ئەو کەسانەی کە تاوانی دزی ئەنجامەدەنەوە محاوەلاکەنەوە کە دەستگیر نەکردن و دائیمەنش کاتی شەو پەردەپۆشیەکە بۆیان خۆیان ئەتوانن بشارنەوە و هەروە خاوەن ماڵەکەش بە ئاسانی ناتوانێتنی ئاشکرایان بکات و لە هەمان کاتشدا مەوزوعی ئەبینین ژمارەی تاوانبارەکان کە بەشداری ئەکەن لە تاوان ئەوانەی کە بەشداریەکەن لە تاوان ئەگەر ژمارەیان ئەگەر هاتوو لە سێ کەس بەرەوسەرەوە بۆ تاوان ئەو کاتە مەترسیان زیاتر ئەبێت بۆ چونکە ئەو کات خاوەن ماڵەکە ناتوانێتن بەرەنگاریان ببێتەوە بێگومان ئەو کات ئەوان هێزیان بەقوتر ئەبێتەوە ئەتوان ئەو کات ئەو بەرەنگاریەی بشکێننەوە و بتوان بە ئاسانتر دەست بەسە سەرەوەت و سامانەکەی دابڕێت کەواتە شەو بۆ و سێ کەس بوونەوە سزایشی باش وەردەکردن ئەمانە دەچینە سەر کەیسی بەڵێجان بە نسبەت ئەوەی کە پارە دزراوە خۆی لە هەموو تاوانێکی دزی دەبێت کەش و هێلکاری شوێنی ڕوودا و ئەنجام بدرێت لە ئەنجامی ئەو کەش و هێلکاریە بۆمان دەردەکەوێت دزیەکە چۆن ئەنجام درراوە دواتر کۆنووسێک لیستێک دەکرێت بەو کەلوپەلانەی کە دزراون بڕی پارەیە هەر کەلوپەلێک بی چونکە لە ئەنجامدا دەبێت ئەو کەلوپەل و پارانە بگەڕێندرێنەوە بۆ خاوەنەکەی دواتریش خاوەنەکەی بۆی هەیە لە ئەنجامی ئەو تاوانە کە سزا بۆ تۆمەتباران دەرچوو داوای تەعویزیش بکە تەعویزی مادی و معنەوی داوا دەکات لە ئەنجامی ئەو تاوانەی کە دژی ئەو کەسە ئەنجام درراوە زەرفی شەو کە لە دزی بەکارهاتیە
لەبەر دوو سەبەبە یەکەمیان لەبەر ئەوەیە ئەمن و ئەمانی خەڵکەکەی زۆر تێک دەچێت دوو تەسیر لە خەرکی دیکەش دەکە کە جورئەت بەخۆی بدا و بچی ئەم تاوانانە دووبارە بکاتەوە بۆیەش هەر ئیزافەتن لەسەر قسەکانی کاک ڤیکتۆری ئەم زەرفانە دانراینە و زەرفی شە و بێک لە زەرفە مشەدەدەکان دانراینە بۆ توندکردنی سزا. بەڵێ لەم لای من مهم بوو کە سایەکی باش وەردەگرن ئەوانە بۆی بێتە دەرز بۆ خەڵکی تر دەچینە سەر کەیسی دووەم ئەوەیش کەیسی دەستدرێژی سەکسیە با و ڤیددیۆ ببینین جا گفتوگۆی لەسەر دەکەین فەرموو. تەکسیمێ لە جادەی دەست لێ برن کرد بە ئافرەتە ئەم شەرم کرد ڕۆیشتین لە ڕێ مەعمەلەیەوە کرد گوتی ساڵۆنم هەیە و ئافرەتی جوانیشمان لەکنە سێ ئافرەتی جوانمانەیە لە ساڵۆنی ئیشتەکە نەکنەمە ئەمش گوتم ئەو شتان ناکەم گوتی بابا ئافرەتی جوانمان لەکنەوە دوای داوای پارەی کرد گوتی پێویستم بە 670,000 بندێ مش گوتم ناتانم پێم نییە ناتدەمێ دوای ڕۆیشتین دەستکاری لە کرد و سارم ڕاگرت و چوومە پشتەوە لای دوای خۆڕوت کردەوە دوای شەقم لێدا گوتم تەواو دەستکاریت کەم نەکرد پارەم نەدایە شکایەتی کردبوو لە ئاسایش تەلەفۆنیان لۆ کردم بە نسبەت ئەوەی ڕقەمی سیارەی تەلەفۆنیان لۆ کردم ئەمنیش چوومە ئاسایش بەخۆم بگوێ عەلە ساز بە دەماچە ئەمنی بردیە و بە زۆری ئەمنی بردیە و هەرەوەندەم بزانێ من نازانم ئاگام لە مۆزوعی نییە پێشتر جایشکە عین تووشی مۆزوعی بوومەوە ئەویش بە ئارەزوو خۆی بە پارە داوای پارەی کرد زۆر پەشیمان لەو شتەی هەیجا ئاگام لە خۆ نەبوو ئاگام لە خۆ باید دەستکاریم نەدەکرد دوایش کە چوومە سەری خۆ ڕوت کردەوە چوومە سەریش بە ڕووتی کە لە خۆ فخوای ساردێک هاتە ناو قەڵبم دەستکاریم نەکرد هەستامەوە وەڵاهی ئاگام لە خۆ نەبوو برێم نەم دەزانی ئاگام لە خۆ نەبوو بەخۆم 5 شەو بوون نەنووسە بووم یعنی وەڕ ببووم شەو ڕۆژیشم دەکرد یعنی لێ بۆ مارێکە پێ ڕابگەم چکە پێشەنجیم 25 ڕۆژ هیچ ئیشم نەکرده بوو واز ئەم زۆر خراپ مادی کە حەولم دەدا بە تەواوی بێمەوە سەرخۆ لە باندێ شەو ڕۆژم لە خۆم ئارام کرده بوو یعنی زەربەشم بەسەری کەت بوو لە بە هەندێ ئاگام لە خۆن مابوو. بەڵێ ئازان لێ کۆڵەری ئەو کەیسەمان لەگەڵ ڕایدی مافەروەر ڕابەر ڕەقیب بەخێر بێت ئەم ڕووداوە چۆن بوو چۆن دەگیر کرا ڕێکەوتی 16 ئەم ساڵ ئافرەتی بەڕەسەلەکی ئیرانی بە سیفەتی دادخواساتە بنکەی پۆلیسی شەمامک سکاڵای تۆمارکرد لە دژی شۆفەری ئۆتۆمبیلی تەکسی کەوا ناوبراو کاتێک سەرنشین بۆ لەو تەکسیە دەست درێژی سەکسی کردوتە سەر وتەکانی لاماوەی جیرا و نمایشی بەڕێز بەردەم دادوای لێکۆڵینەوەی هەولێر کرا بەڕێزان بریاریان بە دەستگیرکردنی تۆمەتبار دوای زانی ناویسیانی و پشکنینی ئافرەت لە پەیمانگای پشتی دادوەری بەمبەستی ئەوەی کە ئایا دەست درێژ سەکسی کراوەتە سەر یاخودنا دەرکەوت کە بەڵێ ئەی پێشتر سەوابقی هەوە کابرای بەڵێ نابراو لە سەهمان کەیس پێشتر پەڕاوی لێکۆڵینەوەی هەبووە و لەسەر کێشەی تریش حکمی خواردووە شەو بۆیان ڕۆژ بووە کاتژمێر 5 بەیانی بوو 5 بەیانی ئەو ئافرەتە لە چۆ بۆ چۆ ئەم ئافرەتە لە شوێن نیشتە جێبوونی خۆی داوای تەکسی کردووە ناوبراوی سەری خستووە دواتر لە ڕێگادا ئاراستەی ڕێگاکەی گۆڕیوە ناوبراو ویستویەتی بچێتە تەرمینال نێودەوڵەتی هەولێر بەمبەستی گەڕانەوەی بە وڵاتی ئێران بەڵام ناوبراو ڕێگای مەغموری گرتوۆتە بەر لێوەندەر کاری کامیرە دەوری هەبوو لەو لەگەرتنی کامیرەی شوێنی ڕوودا و توانی چاودێری بکاتن و ژمارە ئۆتۆمبیلەکەمان لە دیار بخاتن یعنی زۆری نەبرد هەتا دەژیر نەخێ زۆری دواتر ئاگاکردنەوە کە لەلایەن ئاسایش بەڕێبەراتی ئاسایش هەولێر ناوبراو دەجی کراوە لەسەر هەمان دۆسیە پڕای لێکۆڵینەوە هەیە لێوەندەر ئەو کەیسانە زۆرن لای ئێوە بۆ لێکۆڵینەوە تا ڕادەیەکە هێشتیوە تا ڕادەیەک هەیە هیچتر هەیە زیادی دەستەکان خۆش سەربژیت جەنابی دادوەر دەستدرێژی سەکسی سزاکانی چۆن لە یاساکانی سزادانی عراقی بەێ پێش ئەوەی بینە سەر بابەتەکە بڵێ چەند خاڵێک هەیە دەبی دیراسە بکرێن لەم تاوانانە گرنگترینیان
بوونی ڕەزامەندیە ئەڕێدا چونکە لە مادەی 393 سزای عێراقی باس لەوە دەکا کە بە ڕەزامەندی نەبوو بێ ئەم کارە ئەو کەسەی هەڵدەسێ ئەو کارە لەگەڵ کەسێک دەکە ئافرەت بێ پیاو بێ بە ڕەزامەندی خۆی نەبێ ئەمە لێرە لەو سکاڵەیە کە برای پۆلیس باسی دەکە ئەفسەری پۆلیس خۆی سکاڵای کردووە واتە بە وتەکانی ئەو بێ ڕەزامەند نەبووە کە ڕەزامەند نەبێ بەندی 393 لە یاسای سزای عێراقی ژمارە 111 ساڵی 1969 لەسەری جێبەجێ دەبێ لە هەمووشی گرنگتر دەبێ تەمەشای تەمەنی ئافرەتەکەی بکەین ئایا تەمەنی لە 18 ساڵ کەمترە یان زیاترە ئەمەش لە وەسفی جەریمەکە و زروفی جەریمە دەگۆڕێ ئایا ئەگەر لە 18 کەمتر بێ لە 15 کەمترە یا خۆنا ئەمە هەموو زروفن بەڵام ئەگەر بێت و بۆ دادگا زۆر جار لە ئەسنای لێکۆلینەوە و تحقیق بۆی ڕوونبووەوە کە بە ڕزای خۆی بووە یاخود بەرامبەر بە پارە بووە ئەوە یاسایەکی تری داوای پارە لەگەڵ پارە ئەگەر اینجا ئەوە تحقیق تا دەگاتە ڕاستی چونکە تحقیق ڕانە بە دوای ڕاستیەکان دوو حاڵەت و دوو یاسا لە بەردەستە لەسەری تەطبیق بکرێن ئەگەر هاتوو بە پارە بوو بە ڕەزامەندی خۆی بۆ ئافرەتە لەگە ئەو کەسە و جارێک و دوو جار و سێ جار دووبارەی کردبەوە ئەوە یاسای نەهێشتنی بەغای لەسەر جێبەجێ دەکرێت ژمارە 8 ساڵی 1970 بەندی 4 کە سزاکەی چەند ساڵە سزاکەی بە بۆچوونی من سستە لە وازە زۆر لە 2 ساڵ تێپەڕ ناکە هەست ناکەیەوە کەم کوڕێکە کە پێویست دەکا سزاکەی تۆزەکتونتر بکرێت چونکە مادەی سێ لە هەمان سزا کە تایبەتە بە سەمسەرە کەسی سەمسەر 7 ساڵە ئەو کەسەی کە ئیشەکەی دەکات لە 2 ساڵ زیاتر نەبێ ئەنی جیاوازیەک هەیە پێویستی بە توندکردنی سزایەکە هەیە بە بۆچوونی من ئەوە بەلێ بەس ئەگەر بێت و ئەم حاڵەتەی کە باز دەکەین بە ڕەزامەندی خۆی نەبوو ڕازی نەبوو لەسەر ئەم کارە ئەمە بەندی 393 لە یاسای سزای عێراقی لەسەر جێبەجێ دەکرێت ئەمەش کۆمەڵێک حاڵات و زروفی مشەدەدیشی هەیە ئەگە تەمەنی لە 18 ساڵ بێت ئەو کارێکە ئەو کەسی پێلسەوە فەرمانبەر یان بکەلف خدمە عامە بێ یان ببتە هۆی لە دەستدانی خیشابی کارەی ئەو ئافرەتەی یاخود ببتە هۆی مردنی کۆمەڵێک حاڵاتی تری هەنە یان بتە هۆی نەخۆشی تەناسولی ئەوانە هەموو سزاکەی تونتر دەکەن بە هەر حاڵ سزای مادەی 393 سزنی هەتاهەتایی و سزنی موەقەتیشە هەردووچی تێدا هەردوو سزای تێدا ئەگەر پێشتریش ئەو شتیت ئەنجامدابێ ئەوە تونتر دەبێت سزاکەی بەێ ئەمە لە حاڵەتێک ئەگەر بێت و با بڵێن تاوانەکەی پێشتر ئەنجامدا بێ و سزاشی وەرگرت بێ ئەگە سزاشی لەسەر دوو بێ لە جونحەک یان جینایەتی پێشتر ئەمە بە عود لۆی هەژمار دەکرێت عود حاڵەتی تونتر دەبی سزاکەی لەسەر تونتر دەبی ئەگەر بێت و ئافرەتەکەش با بڵێن کچ بوو کچێتی خۆی لە دەستدا بوو ئەوە محکەمێ دەبی یەکسەر تەعویزی بۆ بژێرێ و تعویزی ئەو ئافرەتەی بداتەوە واتە سزاکەی توندە سزاکەی توندە بڵێ دکتۆر خێزانی ئەو شوفێرە لە محکەمە و یان پۆلیس بانجی دەکا قسەی لێ وەرگێت شتێ بەکاردێ قسەکانی ئەویش بەکار مەسەن مێردت چۆن بۆ لە ماڵەوە چی کردووە ئەو شتانە هەیە خۆی ئەگەر مەوزوعەکەم بێت ئەو نقطەیە ئەمێ ئاماژە بۆ خاڵە بدەمەوە لێستا ینی قانونی لە یاسای سزاکانی عێراقی ژمارە 111 تەنها باس لە حاڵەتی ئیختیسابی کردووەتە دەستدرێژی بە ڕێگای قووەتەوە بەکارهێنانی هێز و توندوتیژی و یان بە ڕێگەی هەڕەشەکردن لەم حاڵەتە ئەگەر هەرچی کەسێک دەستدرێژی بەو شێوازە بکاتەوە دژی ئافرەتێک یان دژی پیاوێک بێت یان بە تایبەت ئەگەر لەم حاڵەتاندا ڕوبەڕووی سزا ئەبێتەوە بە پێی ئەو مادانی کە جنابی دادوەر ئاماژەی پێدا 393 بەڵام لێرەدا ئەو شخصە ئەگەر شۆفێرەکە فعلەن ئەو ڕفتاری بەو شێوازە ئەنجام دابێتەوە ئەوە مادەی اختصابەکەی لەسەر جێبەجێ ئەبێت مادەی اختصابەکەی جێبەجێ بێت بەڵام لە هەمان کاتژدا جنابەت پرسیارەکەت زۆر بەجێوە بوو خێزانەکەی توانێتن دژی شکایەت ئەنجام بدات واتە سکاڵای دژی تۆمار بکاتەوە بە ناوی تاوانی زینای زەوجیە
يعني هذا تاوان زناي زوجيش ديتنا وراس چونکە باعتبار ئەو خاوەن هاوسرە لە قانونی عقوباتدا ئێمە شتێکمان نییە بە ناوی زینا بەگشتی زینا بەگشتیمان نییە واتە ئیلە لە یەک حاڵەتدا نەبێت کە مەوزوعی ئیغوای تایە لە مادە 395 واتە ئیغوا ئەوەیە کە پیاوێک وا بکاتن ئافرەتێک بە وعددان وعدی پێ بداتەوە کە من ئەتخوازم و ئەتکەمە هاوسەری خۆم ئەم جارە لە ئاکامی ئەو وعددانە واتە وای لێ بکاتەوە قەناعەتی پێبێنێتەوە کە فعلەن ئەی خوازێتن ئەم جارە وای لێ بکاتەوە ئەو ئافرەتە فێڵی لێ بکاتن بچێتە ناو پەیوەندیەکی سەکسیەوە لەگەڵی دە لەو حاڵەتە ڕوبەروی سزا بێتەوە بەڵام ئەگەر بێت و ئەوە ئیسبات نەبوو ئەو پەیوەندی سەکسی هاتە کایەوە بە ڕەزامەندی ئافرەتەکە بە تەواوەتی بوو بەبێ ئەوەی ڕوبەڕووی فێڵکردن بێتەوە بەبێ ڕوبەڕووی تونند و تیژی بێتەوە و هەروە پیاوەکەش هەمان شت ئەگە بە ڕەزامەندی خۆی بۆ هەردووشیان 16 ساڵیان تەواو کردو بوو ڕوبەڕووی سزا نابنەوە بە زینا لە قەڵەم نادرێت بەڵام ئەگەر هاتوو یەکێکیان خاوەن هاوسەر بە ئەوش بە زینا لە قەڵەم ئەدرێت بەڵام ئەگەر لێرە وەکو جەنابی دادوەر باسی کرد ئەگەر سەلمێنرا ئەو ئافرەتە بە ڕەزامەندی خۆی لەگەڵ ئەو شۆفێرە ئەو پەیوەندی سەکسی ئەنجام داوەتەوە بە تایبەت مقابلی بڕەپارەیەک بوو ئەو کاتێمە بەرامبەر بە بابەتی لەشفرۆشی ئەبین کە ئەوش تەمان لە یاسایەکی تایبەتی خۆی هەیە لەم حاڵەتەدا ئەو کات بەپێی ئەو یاسایە سزادرێ بەڵام دێتە ئەگەر دەرفەتن پێ بدێتەوە ئەمێ ئاماژە بەو خاڵە بدەمەوە جارشوە هەیە جارشوە هەیەستە ئێمە یان لەوانەیە ئەو لەش فرۆشیە ئەو ئافرەتە بە ڕەزامەندی خۆی ئەنجامی نەدابێت لەوانەیە فعلن کاری لەش فرۆشی ئەنجامەدات بەڵام بە ڕەزامەندی خۆی نییە لە ژێر ئیکراهدایە لە ژێر هەڕەشەکردندایە بە توندی پێی ئەکرێتن واتە لە ژیانی چونکە لە مەترسیە بەرژەوەندیەکانی لە مەترسیە کەسانێک پێی ئەکەن لێرەدا ئێبە ئەبێتن ئەو خاڵە لە بەرچاوی خۆمانی دابنینەوە ئەو کات ئێمە یاسایەکی نوێمان هەیە لە عێراق لە ساڵی 2012 یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانی کردن بە مرۆڤ دەرچوو ئێستش لە بەخۆشحالیەوە لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستانەوە پەسەند کرایستە ئەو یاسا چووە بواری جێبەجێکردنەوە لێم حاڵەتەدا ئەو حاڵەتە ئەچێتە ژێر باری ئەو یاسایەوە ژێرباری ئەو یاسایەوە ئەو کات ئەو ئافرەتە خۆی ئەبێتە تاوان لێکراوە و ئەو کات ئەبێتەوە بەرپرسیارەتەکە بخرێتە ئەستۆی ئەو کەسانی کە ئەو کاریان بە زۆر پێیان کردووە بە زۆر پێیان کردووە و تاوان ئەو یاسایش یەکێک لە ئەحکامەکانی داتیایدا ئەوە هاتوۆتەوەتەن ئەبێتن لە وەزارەتی ناوخۆدا نووسینگەیەکی تایبەت بە بازرگانیکردن بە مرۆڤ دابمەزرێتن بێگومان باز ئەم یاسایش کە داڕێژە لە بەغا بۆ جێبەجێکردنی پرۆتۆکۆلی نێودەوڵەتیە کە پرۆتۆکۆلێکی تایبەتە بە ئیتیفاقیەت ملحقە یان پاشکۆی ئیتیفاقیەتی نێودەوڵەتی جرائمی منظمە عبر الوطنیە کە لایەن UN-ەوە پەسەند کرا بۆ جێبەجێکردنی ئەو پرۆتۆکۆلەکە عێراق تەوان بەشێکە ئێستا لەو ئیتیفاقیەتە ئەم یاسای ئێستا داڕێژراوە و مێدەوارن تەمان بە زووتری کاتش لازم وەزارەتی ناوخۆ ئەو هیوادارین ئێمەش جەنابی دادوەر ئەی ئەگەر ئافرەتەکە بیە خۆی ساخ بکاتەوە بەسەر ئەو کابرای ئازە بۆ پارە بێ بۆ یان تۆڵەکردنەوە بێ یان شتێک کارگوزار پێش ئەوەی بێمە سەر وەڵامدانەوەی پرسیارەکەی جەناب تعلیقەکەم هەیە لەسەر قسەکانی کە دکتۆر ئەوەی لە مادەی 393 باس کرایە بێ ڕەزامەندیە ئەعتیداء بە زۆریە ئەوەی لە زینای زەوجیای هاتیە ئافرەتەکە بە ڕەزامەندی خۆی کارەکەی ئەنجامدا جیاوازی زۆرە لێرە ئەوە بە ڕیزایە ئەوە بێ ڕیزە لێرە خەڵت ناکرێ ئەگەر ئافرەتێکی بەمێردبی فەرەزنا تووشی هەندێک کەس بوو بە تایبەت لە مادەی 393 فەقەرە 4 باز دەکات دەرێ ئەگەر زیاتر لە کەسێک هەوڵیاندا و یارمەتی یەکتریاندا کە تەعەدا لە ئافرەتێک بکەن و ویستی تەعەدایان لێ کرد ئەمە بە زورفەکی مشەدەدیش حساب دەکرێت ئەگەر ئافرەتەکە بە مێردیش بی دووسێ کەس لێی کۆبوونەوە بە زۆری ئەو ئیشەیان لەگەر کرد بە تەسەوری من ئەو ئافرەتە تاوان لێکراوە نەک تاوانبارە
ناکرێ زینای زەوجی لەسەر تۆمار بکرێ ئەگەر لە مەجرای تحقیق لەو کەیسی 393 سەلمێنرا کە بە زۆر ئەم کارێ لەگەڵ کرایەوە ئیکراهی لەگە بەکاراتیەوە دووسێ کە زیاتر دەوران لێدا بەستەکەم ئەو بوو خێزانی پیاوەکە شۆفێرەکە خێزانیت سایق تەکسێکە خێزانی خۆ ئەگەر شکایەت بکاتن ئەو ژەتوانێتەوە بە نسبت شکایستە ئەو بە نسبەتی ئەو زینەی زەوجی ئەنجام داوت خاوەن هاوسەرە بەڵێ ئێستا مەبەستەکە من ئەوە بوو نەک ئافرەتەکە بخۆی ناناس خێزانی مەبەستم ئافرەتەکە نەبوو ئەو ئافرەتەکە بە زۆر لەگەڵی ئەگە بە زۆر بە ئیکرا هەوڵ لەگەڵی ئەنجام درابێتەوە بێگومانەوە اختصابە لازم مەبەستەکەم ئەو پرسیاری ئەوە بوو خێزانی شۆفێرەکە ئایا گەر هاتوو دەتوانێتن ئەو شکایەت بکات پێشکەش بکات مەبەستەکەمەوە دێتەوە چکە ئەو خاوەن هاوسەرە مادام فعلێکی ئەو های ئەنجام داوە بە تایبەت ئەگە سەلمێنرا ئەو شۆفێرە بە ڕەزامەندی ئافرەتەکە ئەو پەیوەندی لەگەڵی ئەنجام داوە معنای ئەلەو حاڵەتەدا ئەو لێرەدا ئەبێتن ئەو خاڵە بە جوانی ڕوونکەینەوە یان بۆ ئەوەی لە بست نەبێتن لەگە جەنابی حاکم مەبەستەکەی من لەوە دێتن ئەگەر ئەو پیاوە ئەو شۆفێرە لەگەڵ ئەو ئافرەتە بە زۆر ئەو پەیوەندی سەکسی ئەنجام داوە ئەوە هیچ ئەوە 393 جەریمەی اختصابی پێوترێت بەڵام ئەگەر هاتوو ئەو شۆفێرە لەگەڵ ئافرەتەکە بە ڕەزامەندی ئەو پەیوەندی سەکسی ئەنجام داوە ئەوە بە نسبەتی خۆی ئەگەر هاوسەری هەیە زینای زەوجی ئەنجام داوە تاوانێکمانەیە پێی ئەوترێت زینای زەوجیە ئیدەن ئەتوانێتن خێز بە مەرجێک ئەو تاوانە سزا ئەدرێتن لەسەری ئەگەر خێزانەکەی دژی سکاڵا تۆمارکە ئەگە سکاڵا تۆمار نەکات ڕوبەڕووی سزا نابێت ئەوە خاڵ یەکەم ئەگەر ئەو ئافرەتش بە ڕەزامەندی خۆی ئەو کارەی ئەنجام داوە بەرامبەر بە بڕەپارەیەک ئەو وەختە ئەچینە سەر چی ئەچینە سەر مەوزوعی لەشفرۆشی بەپی یاسای لەشفرۆشی سزای لەگەڵا ئەدێتەوە بەڵام ئەگەر مقابلی پارە نەبوو و تەمەنی 18 ساڵیشی تەواو کردووە و هاوسەری نییە سزای لەسەر نییە تاوانی سێممان هەیە کە خەڵکێکی زۆر لە بەتابەتی لە ناو شاری هەولێر مشکلی هەیە لەگەڵ مۆتۆرسکل ئەو کوڕە بە شەو لە مۆتۆرێکیدا و ئەوە مۆتۆر سوارەکەی کوشتووە بەداخەوە با و ڤیددیۆ بینێ گفتوگوی لەسەر دەکەین چوومە شێستی پاکەت شتی ئەم ناو چوون پاکەتی بکڕم ماتۆڕێک دەڕۆی دلیڤەری بوو بێ لایت بێ هەموو شتێک بوو ناکاو سوکان لە دەستی وەری کرد ئەمیجە سورعاتی 6 لەو بینەی دەڕۆیشتم کاویش زۆر لەم نزیک بوو یعنی کۆنتترۆل پێ نەکرا لاشدەم بەسەری کەتم بەخۆشم بردمە خەستەخانەی و بەخۆشم خۆم تەسمیر کردێ وەڵی بردمە خەستەخانەی لێن دەر زۆر حولەوە درراویش دیار بوو هەرەوەندەی لە ژیان مابوو کۆچ دوایکردن هیچم لە سایقەکانیە زیاتری لۆ سایق ماتۆڕەکان هەیتم خاستن ماتۆر دلیڤەری بەڕاستی ئەگەر ئەوان ببین دەبیلادی ڕاگرێت تا لێ تێپەر دەبیتن کە زۆر بە ناشرینی زۆر بە سرعەت داژۆن لەناو سیاران زاگزیک لێ دەدەن ئەوەی دەکەن کابرا دانیشمە لۆ سولعی لەگەری ساحب مەتحەمەکەی بەجوابات دەرێتن خانی لەو کڕە لە سووریای لەگەر دوکانی بابیشی نەخۆشە مەسروفی خەستەخانەی بدێ ئێمە ئەو ئیمکانەتەم نییە بەڕاستی ئەگەر بێت و حکومەکە کەم بکرێتەوە ئەوە هەموو سولع دەکرێ و هەمووش باش دەبیتن بەڵێ جەنابی دادوەر گوێمان لە وتەکانی ئەو گەنجە گرت جەنابی دادوەر مادەی 24 لە یاسای سزادان چییە؟ بەڵێ پێی دەڵێن باش قسم لە یاسای ژمارە 86 ساڵی 2004 بەڕێوەبردننی هاتوچۆ وەکو یاساکانی تر مادەی بۆ دانەدراوە قسمی بۆ دانراوە چونکە ئەم تاوانانە خەتەن بەشێکی زۆریان خەتەە ئەمسوری ڕوکنی معنەوی تێدانە عەمدی نییە یعنی خەتە ئێهمال و عەدەم ئەخذ حیتە و حەذەر و ئەوانەیە کە دەبتە سەبەبی مردنی کەسێکیش کە لە مادەی 24 باس کراوە ئەمە دەبتە سەبەبی مردنی چونکە ئەمە نەویستی تاوان بۆ نەویستیتی کەس بکوژێ لە ئەنجامی غەڵەتی یەک لەلایەنەکان ئەم ڕووداوە ڕوویداوە ئەوە وەکو باسمان کرد مادەی 24 بەخۆشی گەورە تاوانە سزای 5 ساڵ بەرەو سەرێ بۆی دانراوە بەڵام ئەو حاڵەتەی کە باز دەکرێت ئەمە لە حەوادثی مروری
پشکنین دیسان باز دەکەینەوە کارێکی زۆر گرنگە بۆ دیاریکردنی چۆنیەتی ڕوودانی ڕووداوەکە لە دیاریکردنی لایەنی کەمپەرخان ڕوودا لی بگەڕی نەزڵێن بڵێ با پشکنی پشکنین ئەنجام بدرێ ئەوە تەندروستە لەم جورانە شوێنەکە دیراسە بکرێ سرعەتی چەندە دەبێت شوفێر لەم شوێنە سرعەتی چەند بێ شوفێر خۆی بە چ سرعەتەك ڕۆیشتووە ئایا ئەو کەسەی کە لێی دراوە مردووە لە ناو سارە بووە خودت پیادە بووە ئەگەر پیادە بووە ئایا ڕێڕەوی پیادەی هەیە لەوێ شوێنی پەڕینەوەی کەسەکانە یا خۆنا ئەگە مۆتۆر بێ ماتۆرسکلیش فەرقی نییە لە قسمی یەک لە قسمی یەک بڕگەی سین باس لەوە دەکەم مەرکەبات چیە لە قانونی بەڕێوەبردننی هاتوچۆ ماتۆری هەوایی ماتۆریەک لەو بەشانەیە کە بە مەرکەبە هەژمار دەکرێت و یاسای هاتوچۆی لەسەر جێبەجێ دەکرێت هەر حسابی سارەی لۆ دەکرێت لە حەوادث ماتۆر جەنابی دۆشت پرسیارێشتری زۆر خەڵک ئەوە لە دەرێ خەڵک ئەو مناقەشەیە دەکات دەڵێ کە تۆ یارمەتی یەکێک دەی شتێکی ئاوای بەسەردەیە کە دەیبی بۆ تەوارێ دەگیری تو ینی تووشی مشکلە دەبی ئەو شتانە هەیە نەخێر ئەمە پێچەوانەی ڕاستیەکەیە تۆ ئەگەر خوانەکە بە ئۆتۆمبیل بە ماتۆر بە هەر یەک لەم بابەتانە لە کەسێک بدەی خوانە خواستە بمری باشترین شت ئەوەیە بوەستی ئیسعافاتی ئەوەلی لۆ بکەی هەڵی بگرەوە بیبەیە مستەشفا لەوێش ئەخباری سوڵتاتی تحقیق بدەی ئەم جۆرە کارە دەبێتە هۆیەک بۆ لاوازکردنی سزایەکە لەسرت بەڵام ئەگەر بێت و لە کەسێک بدەیت کەسێکە بمری و ڕانەوەستی و هەڵی نەی بێ مستەشفا و یارمەتی نەدەی ئەمە زەرفەی مشەدەدا سزایەکەش تونتر دەکا لە فەقەرە سەی مادەی 24 باز دەکات بەڵام هەندێک زار هەیە کابراەک بێ دادێ هیچ حەقی بە مەوزوعەکە دانیە بەڵام دەبینی مەیتەکە لەوێ یان بریندارەکە لەوێ حاڵی دەگەر و یارمەتی دەکا بەڵام کە دەیباتە مستەشفا تووشی مشکلە دەبێ بەڕاستی لەگەڵ پۆلیس و ئەوشتانە خۆی ئەسڵ وایە تۆ بوویت و چۆن دیت و بۆ هەڵدگرت و نازانسە ئەو ناقەشانە هەیە ئەوشتانە هەیە خۆی ئەسڵ وایە تۆ یاربەتی هەر کەسێک بدەی بریندارە یان نەخۆشە لەسەر جادەکەوتووە ئیجرعاتەکان ڕاستی هەبە دەردەکەوێت خۆی قانونیان ئەمرە ئەوە قانونیان دەبی ئیجرعات بکرێت دەبی پرسیار بکرێت لەو کەسانەی لەوێ بووینە ئەو کەسێک کە جەنازەکەی هینا ئەوە چۆن بوو چۆن ڕوویدا ئەتو لەوێ بووی بە چاوی خۆت دیتت چیت کە لەوێ بوو کەس و کاری خۆی لەگەر بوو ئەدی لە ڕووی قانونیەوە هەموو کەسێک وازبە لەسەری ئەگەر شتێکی وات بینی یارمەتی بکەیت خۆی ئەو تاوانانەی کە مافی گشتی تێدایە بەڵێ دەبی هەموو کەسێک ئەخباریە بدا کە لە پێش چاوی ڕووی بدا دەبێ یارمەتیشی بدا و ئەخباری بدا بەس ئەو تاوانانەی کە لە مادەی سەی قانون ئوسوڵ محاکماتی عێراقی باز دەکا ئەتو ناتوانانی هیچ ئیجراعات بکەیت دەبێت صاحب خاوەنەکە خۆی داوای سکاڵا و ئیجراعات بکە جنابی دکتۆر ئەگەر ماڵی قوربانیەکە تەنازولیان کرد لەسەر کەیسەکە ئەو کاتە سزای ئەو کوڕە چۆن نەبێ پێش هەموو شتێکەوە بنسبەتی ئەوە درێژکردن دەستی یارمەتی بۆ ئەو کەسانی کە ڕوبەڕووی کارەساتە بنەوە ئەو ئەمڕۆ واجبێکە لە مادەی 370 یاسای سەکانی عراقیدا باس کراوە بکرێ باشە فەرزە یعنی گەنێکی تۆ تاوانباری ئەی بۆ کە دەچن بۆ مستەشفا پۆلیس ئەویان دەکا ئیلاشیان خەڵک دەترسێت لەوە دەترسێت دەڵێت کە دەچی بۆ مستەشفا پۆلیس دەدگرێ و تووشی مشکلە دەبی ئەوە من چونکە لە مەجای عملی نێزیک نیم بۆیە ناتوانمەوە بڵێم چی ڕوئەداتم بەڕاستی ینی تووشی مەسئولیت ئەبی یەمنە بەڵام من لێرەدا لەو خاڵە بۆ ئەوەی کەسێک ڕوبەڕووی بەرپرسیارەتی نەبێت بەس لەم پێم باشتر ئەو هایە لەم حاڵەتەدا هەندێک احتیاطات وەربگرێتن لە کاتی یارمەتیدانی کەسەکە شپرزە نەبێ پێش هەموو شتێک ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم دەلایلەکان دەستکاری بکەیت و بیجوڵێن ئەوە خەتەرترین شتە يعني من خۆم شخصی ئەوە زۆر جار ینی ئەو مۆزوعات خاستن لە کاتی محازرە دەگە قوتابیەکانی خۆم ئەو مناقەشاتانە ئەکین لەگەڵ یەکتر زۆر جار قوتابیەکانم ئەو پرسیاران لە من کردوەوە باشە آخر پێم دەڵێ ماوەسە وەڵام من تووشی مەسئولیەتە بە من چی بیبم بە ئەس مستەشفا ئەمجار فڕێنە بە ژوورە و سیم و جیم و نازانم داهام یعنی نەجاتم نابێتەوە وا معاملەم لەگەڵەکان وەکە ئەنەوە من خۆم بەسیارە لێم داوە
من لێرەدا چێ لەمەلین کاکە دەست یارمەتی بۆ درێژ کە چکە ئەسڵ واجبە لەسرت پێش هەموو شتێکەوە بەڵام کە دەست یارمەتیت بۆ درێژ کرد و محاولە کە پێش هەموو شتێک بتوانێت گە تەلەفۆن بکەیتەوە بۆ ئەوەی ئیسعاف زوو بێتن تەنازولەکە بۆ من میمەسوە کاتمان ئیسعافش کەماوە ئەگەر نەهات على الأقل تۆ کە دەست یارمەتیت بۆ درێژ کرد شاهد پەیداکە بۆ خۆت محاولەی ئەوە بکەیت لێرەدا من بەڕاستی ئەو خاڵە زۆر گرنگە بەلامەوە ئەگە باسی بکەمەوە ئێمە بنکەی پۆلیسمان بنکەی پۆلیس لە زۆربەی زۆر یعنی تقریبا توام لە هەموو گەڕەکەەکانی شارەکەماندا هەیە لە هەر بنکەیەکی پۆلیس ئیسعافێک ئەگەر ڕابوەستێت لەگەڵ هەندەسەی مروریمان ئەگەر هەبێت زوو بە زووترین کات بگەنە شوێنی ڕووداوەکە کە لە منطقەکەیاندا ڕوویداوە بەڕاستیەوە یارمەتی زۆر خەڵکەدا بینە سەر ئەوەی تەنازولەکە زۆر زۆر لێرەدا عینشت یعنی وەکو جەنابی حاکم باسی کردەوە تەنازولکردن هیچ تەسیرێکی نییە لەسەر بابەتەکە بال بۆ خۆیان تەنازول بکەن بەڵام حەقی عام هەیە و مەفروزە بیگرێتەوە بەڵام ئەمێتە ئەو خاڵە بە جەناب ئاماژەی پێ بدەمەوە بەڕاستی وەختەکە کورتە بەس تۆزێک مەجالم پێ ئێمە دوو جۆرە تاوانمانەیە عەمدی و غەیری عەمدیمان هەیە واتە تاوانی عەن قەسدمان هەیە تاوانی نەعەن قەسدمان هەیە لێرەدا بۆ ئەوەی کەسێک لەسەر تاوانی نائەن قەسد بەرپرسیار بێت بێگومان مەرجە مەبەستی بەدیهێنانی ئەنجامەکەی نەبێت واتە لێرەدا مەبەستی کوشتنی کەسی نەبێت مەبەستی بریندارکردنی کەسی نەبێت بۆ ئەوەی بەرپرسیارەتی بکەوێتە ئەستۆی مەرجە ڕەفتارەکەی کە ئەنجامی داوەتەوە بە پێچەوانەی ئەرکەکانی ئاگاداری وشیاری بێت کە پێوترێتەوە لە عەرەبی الحیطە والحەظر لما دت 411 باسی کردو على الرعونه وعدم الانتباه وعدم الاهمال اوانا حمي اتوان ايما لجير يك دوشه كويان كينو كبي ودرتوا ارككاني اغداري وبشاري بويا اگر فعلا قصي او كنجه راس بيت لسا سرعتي الشاص ترويشتوا هيج مشكله كينيه سياره قایشەکەی جوان بەستووەتەوە سیارەکەی هیچ ئیشکالێتێکی تیانە و ماتۆڕەکە هاتووەتەوە خۆی لێداوە ئەو گەنجە نابێتن یەک دەقیقەش بگیرێت و نابێتنش سزا بدرێت بۆ تەنازولشیان کرد ئەو کاتە سزاکەی چۆن دەبێت بزانە بۆ چکە لە تاوانە ئەو تاوانی کە بەنائەن قەسد ئەنجامەدرێت ئەساسی بەرپرسیارەتیەکەی بنەمای بەرپرسیارەتیەکەی سەرپێچیکردنە لەوە لە ئەرکەکانی ئاگاداری وشیاری واتە ئەگەر ڕەفتارەکەی سەرپێچینەوە بۆ ئەو ئەرکانە معنای ئەوەیە هیچ بەرپرسیارەتی لە ئەستۆیدا هەیە بەڵام مشکلەکەی ئێمە لەکوێیە ئێستا ئەو گەنجە ئەو بخۆی بە ماتۆر لەو سیارەی داوە یعنی خۆی بووەتە سەبەب لە مردنی خۆی بەڵام مشکلەکە لەوەدا بەسەری کەوتم بەڵێ ئەو وەختە بەس مشکلەکەمان لەکوێیە قانونا ئێستا سایقەکە هیچ بەرپرسیارەتێک نیە لە ئەستۆی ئەگەر فعلا قسەکانی ئیسبات بێت کە ڕاستە قانون نابێت هیچ بەرپرسیارەتێک بکەوێتە ئەستۆی بەڵام ئەی مەزوعی تەنازولەکە حەز دەکەم بزانم بەڵام ئەو پرسیارم لە من یعنی قوتابی خۆم پرسیاری لە من کردووە تۆ پێش یەک دوو ڕۆژەوە پرسیارە بکە وتی باشەوە لە قانونی عێراقی وایە وتم بەڵێ لە قانونی عێراقی وایە ئەوتی باشە خێرە ئەبێتن سێ چوار دەفتەر سڵح بداتن هەموو مەشاکلی ماتۆر لە کوردستان هیوادارم حلێکی بۆ دابنرێ ئەو مشکلانە زۆرە بەداخەوە جەنابی دادوەر چیت ماوە فەرموو توزیع حەقم هەیە ئەگەر هاتی بۆ سوڵەتاتی لێکۆڵینەوە ئیزبات بوو لە کەشفی محلی حادث لە سەرجەم ئەو بەلگانەی ناو دۆسیەکەنە کە ماتۆڕەکە مخالیفە سیارەکە مخالیف نیە بوویتە هۆی مردنی صاحبی ماتۆڕەکە صاحبی سیارەکە هیچ مەسئولیەتێکی جەزایی لەسەر نییە ئەوە یەک دوو ئەگەر بێت و تحقیق بەو ئیتجاهی چوو کە صاحبی ئۆتۆمبیلەکە مەسئولیەتی لەسرە لەو فەرەزنا لەو حالەتەوانە بەس لەو فەرەزنا ئەو کاتە تەنازول کرا بە واجبی خۆشی هەستایە بە مساعدە و گەیاندنی جەنازەکەی بۆ مستەشفا و ئیخباری سولوتاتی کردیە لێرە کەیسەکەی داناخرێ بۆ تەنازولەی هەر ئیحالەی محکەمە دەکرێت محاکەمە دەکرێت بەس ئەو سەبەبانە لۆی وەکو زروفێکی مخەفەف بەکاردەهێنرێ سزایەکەی کەمتر دەبتەوە احتیمالە لە حەدی ئەدناش بێتە خوارێ من لە کۆتایی دەڵم هیوادارم کێشەی مۆتۆرسیکل لە کوردستان حلێکی بۆ دابدرێ سپاس بۆ میوانان سپاس بۆ برایانی پۆلیس ستا بۆ ستافی پرۆگرام شەوێکی شەم